هفتیا در بازبوی یان دستپیک دبه بوچاره سرکنه آلیشن هرمه یان جی ململان نوبر پارتا دموکراتا کروسنه او تفگارا گوران ده بدامن چونکو شانده که کتیا نشمانیا کروسنه به پیشنیار و دیچته هولره ودگل پارتی ده جیوینال درخیتن. یەکشەممە کۆبوونەوەی دووقۆڵیمان لەگەڵ برایانی پارتی دیموکراتی کوردستان هەیە و دوای ئەوەی کۆبوونەکە ئەکەین ئەنجامی کۆبوونەوەکە بێگومان لەگەڵ باقی حیزبەکانی تر گۆڕان کۆمەڵ یەکگرتو و تاوتوێەکەین بێگومان دوو خاڵی شەرێکی مەسەلەی سەرۆکایەتی پەرلەمانە بێ و مەسەلەی حکوومەتی هەرێمی کوردستانە بێ قسەی لەکەین پێشنیارمان پێەیە مناقشەیەکەین و ئومێدەوارین بگەینە نەتیجەیە کە یەینە لای گۆڕانیش ئەو نەتیجەیەش لەگەڵ گۆڕان باسەکەین و دو قرارە دەین ناتوانین تا کۆبوونەوەکە نەبێ باسیکەین. یەکەتی دێدار بازبوویدا گوتیا پروژه هەیە لێ نەهات بێژدن وان پێشنیار هەیە و بەحەز جی ناکەن بەتەنێ دە جیڤینەدا نەبیتن ji bilî pêşnîyaran û yêketî tê civînada gel goran û yêgirt û komal her çar alî rojbûna xwe tekez kirine li ser projê hevbeşê wan derbarê serokatî herêmê. بێگومان ئێمە حەز دەکەین کە ئەو کێشانە بە حیوار بە دایالۆگ بە گفتوگۆ چارەسەر بکرێت و من دڵنیاشم چارەسەر دەبێت هەموو کێشە و گرفتەکانی کە ئێستا هەیە و ئەگەر تەماشا بکەین لە ڕابردوو لە ئێستاشدا ئەو کێشە و گرفتانە هەر بووە بەڵام گرنگ ئەوەیە بە زووترین کات چارەسەر بکرێت. Tevî wêyekê zûrbeya alî û nûnerên welatên derve daxwaje partî û goran kirbû peywendên xwe asayî bikin lê hêşta ev du alîye helwîstê xwe neguhartine û merc bû civînan hene ligel hevdû. Dawî nûçe siyasî jî seredana yêketiye bû cem çar alîyan heye ku bikarin bi hev re çareseriyekê bibînin.